سڵاوتان لێ بێت فستیڤاڵی نێودوڵەتی فیلمی سلێمانی لە دوایین ڕۆژەکانیەتی بەڵام لەگەڵەوەشدا زۆر گەرم و گڕە بەردەوام فەیس و میوانی تازە لێرە لە فستیڤالەکەدا دەبینرێت هەڵبەدەم فستیڤالە بە سپۆنسەری میدیایی تۆڕی میدیای ڕوودا و بەڕێوە دەچێت میوانێک ئێستا لە ستۆدیۆی ئێمێل ستۆدیۆی ڕوودا و لێرە لە فستیڤالەکە ئەویش کەسێکی دیار و خۆشەویست لە لای خەڵکی لە هەرێمی کوردستان هەردی سەلامیە کەسێک کە دەیبینن یەکسەر فیلم وهروەها گۆرانیشمان بیر دەکەوێتەوە کاکاردی زۆر بەخێر بێ ئەمڕۆ چۆن بوو لە دوایین ڕۆژەکان لێرە لە فستیڤالەکە بینیمانی ساڵتان لەبێ سەرەتا دەستخۆشیەکەم لە ڕوودا و کە بە تیمێکی قەرەباڵغ و زۆر باشەوە هاتووە بۆ ڕۆژانی فستیڤاڵ بەداخەوە من ئەمە ڕاستیە ینی هاوڕەکان مەزانن کە تەندروستیم باش نەبوو بۆیە ڕۆژەکانی تر نەمتوانیەوە ئامادەی فستیڤاڵ بم بەڵام ئەمڕۆ بۆ پێی کە یەکێک لە شۆرت فیلمەکان هی خۆمان بوو برادرانە و ئەو تیمەی کە فیلمەکەمان دروست کردووە زۆر تەئکیدیان لەسەرەوە کردەوە کە هەر چۆنێک بێت ئەبێ بیت بۆیە بە خۆشحاڵیەوە توانیم ئامادە بم و هیوادارم ئەو فیلمەی کە ئەمڕۆ نمایش کرا ئەوانی کە لە هۆڵەکەیە بوو بێتن چێژیان لێ بینی بێت و لە ئاستی ئەوەیە بوو بێت کە لە فستیڤاڵێکی ئاوایە بەشدار بێ باشە سەلامەتیە بۆ تەندروستیتان نەخۆشەکان هەر پەتای وەرزیەیان پەتای وەرزیە و تۆزێک پشتیشم کێشەی بۆ دروست کردبووم ئەم ماوەیە بەڵام شتێکی وانە لە قسانە شتێکم بیرکەوتوە لە ماوەی دوایی کە هەر خۆشمان ڕووماڵمان کرد فیلمی کرۆکۆدایل تیمساح کە نمایش کرا زۆر بوویتە جێگە و باس و چاوت چۆ سەر لە تۆڕی کۆمەڵایەتی بەتابەت دەیانگوت هەردی سەلامی زۆر زەعیف بووە ئەمە چی بوو ئەم گۆڕانکاریە بەڕاستی ئەوە هەر ئەمڕۆژ لە چەند چاوپێکەوتنیشترا ماسمان کرد کەسێک بوو خۆی زعیف کرد ئەوەندا بەڕاستی خۆت بڕیاردا بوو ینی بۆ فیلمەکە نەبووە سەریکە بە دەرەجەی یەکەم ویستم تۆزێک بە ئاگا بێمەوانێ و ئەو کەم تەرخەمی بەرامبەر جەستەی خۆم بۆ ماوەیەک هەم بوو کۆتایی پێبێنم دەسم کرد بە ڕەجەمێکی باش و خواردنی تەندروست و لەگەڵ یا جیم لەگەڵ کەسی شارەزایە بەڵام بۆ ئەکتەرێکیش ئەوە شتێکی مهمە کە هەمیشە ئامادە بێت بۆ ئەوەی کە ئەگەر کارێک هاتە پێشەوانێ بتوانێت بە جستەیەکی ڕێک و باشترەوە تیا ڕۆڵ بژێڕێت بێگومان ئەم شۆرت فیلمەی فیلمە کورتێک کە لێرە نمایش دەکرێت باسێکی چیرۆکەکەیمان بۆ بکەیت چۆن بۆم جارە لە کورتە فیلمێکا جەنابەت دەبینی فیلمی مانگو زیندان کاک شعاتوف سیناریۆکەی نووسیوە و کاک دیار دەرهێنانی بۆی کردووە پێما بێ ساڵی پار یان نازەم ئەگەر ببێت بە ساڵێک وێنەگرتمان بۆ کرد لە ناو سلەیمانی چیرۆکی فیلمەکە لەلام سەرنجڕاکێش بوو چونکە بە شێوەیەکی جیاواز باز لەو کێشە و ناخۆشیانە ئەکات کە لە سەردەمی شەڕی ناوخۆیە بەسەر خەڵکی کووردا تێپەڕیوە بۆ من چیرۆکەکە جێی بایەخ بوو بۆیە حەزم کرد نواندنی تیا بکەم و ئەو کارکتەر وەربگرم دڵخۆشم بەوەی کە یەکەم نمایشی لە فستیڤاڵێکی ئاوا لە سلێمانی بوو و هیوای ئەوەمان هەیە کە لە فستیڤاڵاتی ترە بەشداری بکات وەکو فیلمێکی کورتی کوردی هیوادارم نەتیجەی باشی هەیە باشە تۆ زیاتر لە فیلمە درێژەکان بینی و مانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان نمایش کراوە لە سینەماکان بووە بەڵام من جارە کورتە فیلم هەست دەکەم تۆزی ئاراستەکەی خۆت گۆڕیوە و دەتەوێت سنوور ببڕی هەرێمی کوردستان تێپەڕێنی فیلم توانێت ئەوەی هەیە کە بەڕاستی ئەگەر باش بێت ئەتوانێت بەبێ هیچ وەسیلەیەک سنوورەکان ببڕێ خۆی بڕوات بە وڵاتانی تر وەک چۆن ئێمە لێرە لە کوردستانەوە فیلمی وڵاتانی تر ئەبینین کام شوێنە زۆر لە خەیاڵتە شوێنێکی تایبەت فستیڤاڵێکەیە بتانەوێت وەڵڵاهی ئەوە جەماعەتی پرۆدیوسەر و دەرهێنەر و ئەوان خۆیان ئەچیت بەرنامەڕێژی ئەویان کردووە کە بۆ شوێ فیلمەکە بنێرن و بەکوێ ئەگەر لە خۆت بپرسم وەکو شخصی خۆت خەونێکت هەبێت لە شوێنێ ڕۆژێ لە ڕۆژان فیلمێکت نمایش فکرێک کوێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان من فیلمێک کە من نواندنم تیا کردووە بچێتە شوێنی باشەوە من بە دەرەجەی یەک حەزم لە کانە بەڕاستی شوێنی خەونی هەموو هونەرمەندانە بەڵێ هیوادارم ئیتر ئەگەر ئەو فیلمە منی تیابم یان تەنها ئەوەی کە فیلمێکی کوردی بێت هاوڕە و فیلمساز و سینەماکارانی کوردی تیا بێت کاتێک کە ئەبیستمەوە
لە فیستیڤاڵاتی گەورەیە نمایشەکرێن و جێی بایەخی بینەرن بۆ من زۆر زۆر جێی بۆچی کان دڵخۆشیە. دەتوان بڵێم خۆ فستیڤاڵی تریشمانێ تۆرنتۆمانێ شتی گەورەمان تۆرنتۆ لە فیستیڤاڵە زۆر زۆر باشەکانی یان ڤینس بەڵام تۆزێک من حەزم لە ئەو جەماعەتی ئۆسکارە نییە هەیەوانی بەڵێ بۆیە پێم خۆشە فیلمی کوردی لە کان لە ئەو فیستیڤاڵە گەورانەی ترە وجودیان هەبێت چکە بەڕاستی هەمانە فیلمی کوردی زۆر زۆر باش هەیە مەرج نییە هەتەنا فیلمەکانی باشوور بێت ئەو کوردانی باکوور ڕۆژهەڵات بەعام ینی فیلمی زۆر زۆر باشی کوردی هەیە کە هیوادارم چانسی ئەوان هەبێت لە شوێنی زۆر زۆر گەورەیە نمایش بکرێت. باشە ئەگەر پرسیارت لێ بکەم لە بینی گۆرانی گوتن و لەگەڵ ئەکتەری کامیان هەڵدەبژێری اختیارێک بدەنە بەر ئەگەر ئاواهی بێ هەر ئەوە دانێنشان هەڵبژێر دانەیەکیان هەڵبژێری لە ڕاستیشت کردووە بەڵام ڕاستی ئەگەر بە بەردەوامی ئاسانکاری و تەسهیلات هەبێ بە دروستکردنی فیلم و بزانین ساڵانە چەند فیلمێک بەرامە هێنرێن من لە بەرەوەی خۆم لە ناخەوە زۆر زۆر چێژ لە نواندن وەرەگرم بەڕاستی ڕەنگە ئەویان هەڵبژێرم بەڵام بەداخەوە تا ئێستا ئەزمونونەکان کەمن ئەو ئیشانەی کە دروستەکرێن بە تایبەتی لە باشوور کەمن چونکە هێشتا ئاسانکاری وەکو پێویست نییە ئێستاش خاڵک لە پارەی خۆی یان بە پاڵپشتی کۆمپانیا هەنێک لە کۆمپانیاکان فیلم دروستەکرێت ئەگەر بگاتە ئەوەی کە دەستکراوەتر بن دەرهێنەرەکان بتوان ئاسانتر فیلم بەرهەم بهێنن و بەردەوام ئیش هەبێت من زۆر زۆر حەزەکەم لە نواندنا بەردەوام بم. باسی گۆرانی گوتنمان کرد دوایین بەرهەمی خۆت بە تەنیا تا تۆ بواویش نزیک مانگ بەر لە ئێستا بڵاو بۆ بەرهەمێکی دوێتیشت هەبوو بەم دواییە چیترت لە بەردەستدایە تۆ هەر بۆ فیلمەکانن نا بۆ گۆرانیش خەڵک بەردەوام چاوەڕێی بەرهەمت دەکەن. سپاسیانەکەم بۆ من جێ دڵخۆشیە کە هەمیشە بە بایەخەوە چاوەڕێی بڵاوبوونەوەی بەرهەمی منیان کردووە من ئەوەی ڕاستی بێ چەند بەرهەمێکی گۆرانیم حازر کردووە لە ناویانە دانەیەک میوزیک ڤیدیۆشمان بۆ دروست کردووە هیوادارم هەموو شتێک بە باشی بڕوات پێم وا بێت لە نێوان هەفتەیەک بۆ 10 ڕۆژی تر بڵاو یەکەمەوە هەفتەیەک ناوەکەی چییە؟ گۆرانەکە ناوی عەشقی ینی مانای عەشقە تەقریبان پێم وا بێ لەگەڵ ئەم جەوە پاییزیە ئەتوانێت کاتی خۆش و یادەوەری خۆش کلیپە بێ؟ کلیپم بۆ دروست کردووە کلیپەکە بە شێوەیەکی جیاواز دروستمان کردووە بە ئای دروست کراوە بەڵام ئێمە نەچوین ئەوە دروستکەین کە بە ئای خۆم دروستکەینەوە چکە خۆم هەم ئەگەر ئەومان بویستە چوین تەسویرمانە کرد بەڕاستی ئێمە ستایلێکی ترمان هەڵبژاردووە ڤیدیۆکە باز لە خۆشەویستیەکەکە لە بینی دوو بووکەڵەیە دوو بووکەڵەی جوان و کەش و هەوای کلیپەکەش بە تەواوی لەگەڵ ناوەڕۆکی گۆرانیەکە یەک ئەگرێتەوە کاتەکەم نەما هەر پێم وەڵێنتەوە بەڵام دەمێەوە بپرسم پەریساخانە بینین لە ناویتیان نەوەڵڵا تۆ بۆ ناسراوی کلیپەکانت بەردەوام دەبێ پەریسا نابێ هەچ کاتە خۆی حەز بکات جارێکی تر لە میوزیک ڤیدیۆ دەرکەوێتەوانێ من بە شانازیەوە پێم خۆشە کە جارێکی تر لە کلیپی ترە پێکەوە دەرکەوێتمان ڕێزمان هەیە بۆی زۆر سپاس کاکەدی سپاس بۆ جەنابێت من لە هەمیشە لەگەڵ ئەوانەی کە هونەرمەند بوونە و گۆرانی بێژ بوونە لێرە میوانمان بوونە بە گۆرانیکەوان کۆتاییم بە هەفەی بینەکان هێناوە حەزەکەم بێزگەلم جارە چکە لە سەرەتاوە کە پێم وتی من پەتای وەرزیم هەیە و نەخۆشم باشە حەزمانەکەن ئینشاڵڵا بۆ جارێکی تر زۆر سپاس بەڕێز سەلامی سپاس بۆ ئێوەش